بەناوی خوای بەخشندە و میرەبان سڵاوتان لەبێت ئازان و خۆشەویستان من دانیال نورودین لە بەرنامەیەکی نوێی دوانگەی خەڵک لە خزمەت ئێوەی ئازیز دەبم. ئازان و خۆشەویستان و بابەتی کە ئەمڕۆ هەڵمان بژاردووە ئێوەی ئازیز قسە و باسی لەسەر دەکەن و ڕاو و سرنجی خۆتان لەسەری دەدوێن ئەوەیە کە ئایا حکوومەتەری کوردستان ئەو چاکسازیانە چین کە کردوونی کابینەی نۆی حکوومەتەری کوردستان ئایا هیچ چاکسازێکی کردووە لەم هەرێمەدا و ئەگەر چاکسازێکی کردووە کامانن ئەو چاکسازیانە کە بوونی هەیە بەشێکی زۆر لە چاودێرانی سیاسی پێیان وایە لەم حکوومەتەدا و لەم کابینەیەدا بارودۆخی هاوڵاتیان زۆر خراپتر بۆ لە ساڵانی ڕابردووتر و ئەم حکوومەتە کۆمەڵێک یاسا و یاخود کۆمەڵێک باج و ڕسوماتی داناوە کە بۆتە هۆی بارگرانی بەسەر هاوڵاتیانەوە کە لە کابینەکانی پێشووتردا بوونی نەبوو لەم کابینەیەدا موچە خۆران بە تەواتی دابەش نەکرا وەروها چەندین پرۆژەی استراتیژی و هیچ پرۆژێکی استراتیژی لەم هەرێمەدا جێبەجێ نەکراوە ئەو تا شەقامی سەدمەتری لە سلێمانی وەکو خۆی ماوەتەوە ڕێگای کەلار دەربەندی خانە تونێلی دەربەندی خانە بە هەماشەوە ئەم پرۆژانە بە تەواو نەکرایی وەکو خۆیان ماونەتەوە لەگەڵیشیدا کۆمەڵێک بابەتی دیکە لەم کابینەیەدا بوونیان هەبووە کە بوونەتە هۆی بارگرانی بەسەر هاوڵاتیانەوە لەوانە بەرزبوونەوەی سوتەمەنی بەرزبوونەوەی نرخی بنزین و هەروەها نەوت کە لە ئێستاشدا وردەوردا بەرە وەرزی سەرما دەچین نرخی نوت بە ڕێژەیەک بەرزەکە لە کابینەکانی پێشوو لە ساڵانی ڕابردووتردا بەو شێوازە نەبووە هەروەها لەم کابینەیەدا شتومەکی ناو هاوڵاتیان کەلوپەل و پێداویستی هاوڵاتیان نرخی نان ڕووی لە بەرزبوونەوە کردووەیە بەشێکی زۆر لە چاودێران پێیان وایە کە نەک چاکسازی نەکراوە بەڵکو بارگرانێکی زۆر بۆ هاوڵاتیان دروست بووە بۆی کە حکوومەتەری کوردستان نەیتوانیوە چاکسازی یاخود خۆشگوزەرانی زیاتر بێنەتەدی بۆ ئەم هاوڵاتیانی و ئەم خەڵکی ئەم هەرێمە لەگەڵەوەی کە داهاتی نەوت زۆر زیادی کردووەروها بەهۆیەوەی کە باج و ڕسوماتێکی زۆر لەسەر کەرتی تایبەت و لەسەر هاوڵاتیانیش هەیە داهاتێکی زۆر لای حکوومەت کۆبووەتەوە بەڵام بەداخەوە ئەو هەموو داهاتە کە هەیە نەتوانراوە چاکسازێکی بەرچاو بکرێت کە بێتەمای دڵخۆشببوونی هاوڵاتیان و هاوڵاتیان لێ ڕەزامەند بن وەروەها بەشێکی زۆر لە چاودێرانش باز لەو دەکەن کە لەم کابینەیەدا ئازادەکان بەرتەرسکتر بوونەتەوە هەروەها زیاتر ڕۆژنامە نووسان و چالاکانی مەدەنی دووچاری سزا و بەندین خانە بوونەتەوە نمونەشمان هەیە کە گیراوانی بادینان یەکێکە لەو نمونانێک لەم کابینێدا بوونی هەبووە کە بەهۆی ئازادی ڕادەربڕین بەهۆی بوونی ڕەخنە و کۆمەڵی بابەتەوە خراونەتە سوچی زیندانەوە لەم هەرێمەدا و لەم کابینەیەدا بەشێکی زۆری هاوڵاتیان نیگەرانن و بەشێکی زۆر لە فەرمانبەران بۆی کە لە بەرزکردنەوەی فەرمانبەران بوونی نیەوە بەشێکی زۆر لە دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان تاوەکو ئێستا دانەمەزرێنەوە و هەلی کار نەڕەخسێنراوە ساڵانی ڕابردووتر ئەگەرچی ئەوانەی کە لە زانکۆ پەیمانگەکاندا لە یەکەم و دۆمیان هەبوودا دامەزرانە بەڵام بەداخەوە ئەوەش وەستێنراوە هیچ دامەزراندێک بوونی نییە گەرچی بە شێوازی نهێنی لێرە و لەوێ دامەزراندن بوونی هەیە بۆ ئەندامان و کادیرانی حزبەکانی دەسەڵات بەڵام بە شێوازێکی گشتی و بە شێوازێکی فەرمی هیچ دامەزراندنێک لە هەرێمەدا ناتۆتە ئاراوە ئەگەریش لە دەستگای یاخود لە فەرمانگەیەک دامەزراندن بوونی هەبوو بێت ئەوە تەنها کەسانی حیزبی یاخود ئەو ئەفزەڵێ دراوە بۆ کەسانی کە نزیکی خۆیانن ئەمەش زۆر جار خۆپشاندان و گردبوونەوەی لێکەوتۆتەوە نمونەش ئەوەی نەخۆشخانی بیارە و لە چەند ڕۆژی ڕابردوودا کە بەشێکی زۆر لە خۆبەخشان و دەرچوە دانەمەزراوەکانی سنووری پارێزگای هەڵەبجە گردبوونەوە بۆی کە نادادی کراوە بەرامبەریان بەگشتی باز لەم بابەتە دەکەین کە بۆچی حکوومەتی هەرێمی کوردستان هیچ چاکسازیەکی ئەنجام نەداوە ئەگەر چاکسازێکیش هەیە کامانن ئەوەی ئازیز دەتوانن ڕاوسەرنجی خۆتان لەسەر ئەم بابەتە بخەنە ڕوو و دەتوانن پەیوەندیمان پێ بکەن ڕێگەی و ژمارە تەلەفۆنی کە لەسەر شاشەی پێیان دەردەکەوێت دەچمە لای بەشێک لەو سەرنج و تێبینیانی ئێوەی ئازیز کە بۆ ئەم بابەتەتان نووسیوە دانا حەکیم نووسێتی باجیان لەسەر خەڵک زیاد کردو دەستیان خستۆتە گیرفانی هەر تاکێک ئەمەش پێی دەوترێت ئەمەش پێی ناوترێت چاکسازی هەروەها ئومێد حاجی ڕەشی نووسێتی ئەوەندەی من بزانم لەم هەرێمەدا حکوومەت هیچ سوودێکی نەبووە هەروەها ئەو بەکر حەمە ساڵات نووسیەتی حکوومەت هیچ چاکساسێکی نەکردووە تەنها بارگرانی بووە بۆ سەرشانی هاوڵاتیان بەردەوام هاوڵاتیان نیگەرانی ئەوەن کە حکوومەتەری کوردستان
لێرە و لەوێ و کۆمەڵێک ڕسومات کۆمەڵێک باجی خستۆتە سەر هاوڵاتیان کە بۆتە هۆی مای نیگەرانی و بۆتە هۆی ئەوەی کە بارگرانی زیاتر بۆ هاوڵاتیان بێتە ئاراوە. دەچمە لای پەیوەندەکانی ئێوەی ئازیز یەکەمین پەیوەندی وەردەگرم ئەگەر کاک ساڵح لە شیلازێ کاک ساڵح سڵای خوارد لێوێ. خدای لەتەبوون لە هەموو بسەلمانەبن. سلام علیکم. وعلیکە سەلام کاک ساڵحیان. سەیدەی بەڕێز بۆ نسبەتە ئەو تەوەرە حکومەتە هەرێما کوردستانی چه جۆرە چەکسازی کردەوە هەموو جۆرە چەکسازی کردەوە سەیدای بەڕێز هەموو لازمە زەمیرە مەرتەع بکەین لە نەحیە شێلازێ و هەموو محافظە دەوڵەتی و لە هەولێر و لە سلێمانیە. بۆ نمونە منطقە نەحیە شێلازێ سەیدای بەڕێز هەموو جۆرە چەکسازی هاتێکردن تەواو یعنی کهربا باشه ئاو باشە ڕێکەوبان باشن زێدە حکوومەتی چاکسازی کردیە بەس ئەمە لازمە زەمیری خۆ مرتاحکەی و ملەتجی لازمە حکوومەتی چه کردبیت چه باشی کردی بێژیت چه خرابیشی کردی بێژیت نقصیان هەنە کێماچی هەنە لە ماڵامەوە باشی کێماچی هەنە بەس یعنی تەواو يعني أنا لازم سوباسي چاکسازیەوەی کە باسێکی دەستبراوەتە قوتی هاوڵاتیان ڕێگەوبانەکانمان زۆر خراپن ساڵانە چەندین بۆ خراپە يعني ئەمە لەم ناحیە شێلازێ ئەمە چما محافظات دەهۆتی و چما لە زاخ و يعني أو قصا رسمية يعني أنا تماشى دك أنا منطقة شيلازيما من ناحية شيلازي أنا سيدة برزت مجال بدمن يعني أنا منطقة شيلازي كما زاخو لكما المنطقة زاخو دسايد يا سيدة برز أو جي باشا كهرباء جي باشا ريكوبا زيادة خوشن جامعة زيادة باشن مدرسة يعني ابتدائي وثانوي همتوش لناحية شيلازي حتى دولتي محافظة دولتي شيلازي همو ناحية يعني التواوع بس يعني أما لازم يعني ضمير هذه أما لازم باشي بيجي بحكمته حكمته هي مسؤول جناب مسؤول بازاني شايزازي تواو ترجع لا همو منطقة ناحية محافظة يعني السليمانية محافظة ترجع لا هوليرتي يا سيدي ئازادی ڕادەربڕین چۆنە لەو سنوورە ئازادی ڕادەربڕین لەو سنوورە چۆنە زۆر جار باز لەوە دەکرێت چاودێران باز لەوە دەکەن کە کەس ناوێرێ بڵێ پارتی یاخود حکوومەت پیلاری داناوە چ تشت سەیدە بەڕێز ئازادیەکان چۆن لێ ئازادی ڕادەبڕین يعني حرام زادر نية والله آزاد يا سيدة يعني أو قصاد جالتة كم أما قصاد جالتة كم سيدة بريس أو لا آزاد يا أنا آزاد يا سيدة بريس أما شاشة تلفزيون يعني هم دولات أوروبا وعربي تماشي منوتات تنقصر ناشرين بيجنا حكمة ما كردستان جنوب سابقا وأنا آزاد يا شاشة تلفزيوني أو آزادية أو ديمقراطية يعني سيدة بريس ديمقراطية حتى حدك آزادية حتى حدك غسلنا شيرين بيجنا حكمتي أو آزادية أمن لما يخلق قصد بمسجد بيستروك يعني أنا آزادية يعني أنا لازم أصبح ذلك حكمة خذ من جناب السلوك كبازاني نبي جناب مسؤول بازاني نبي مسؤول بازاني أو ملته وندار زۆر باشە دەچمە لای پەیوەندێکی دیکە زۆر سپاس بۆ کاک ساڵە لە شیلازێ کاک محمود وەردەگرم لە ڕانیا کاک محمود ڕانیا لە دووە کاک محمودیان سڵای خوارد لێبێ هیچ ئازادی نییە لە ئەم وڵاتە هیچ ئازادیان نییە ئەم وڵاتە هیچ چاکسازی نییە ئەندام وڵاتی ئەم حکومەتی هیچ چاکسازی نەکردووە تەنیا یان لە دیکتاتۆریەت یان لە ئەرهاب یان لە کوشتن یان لە گرتن یان لە تعذیبدان هیچ نەکردووە بە تایبەتی لە شاری دۆک بەڵێ ئەی کاک محمود کاک ساڵا پەیوەندێکی پێشوو دەیوت چاکسازیێکی زۆر کراوە تایبەت لە سنووری دهۆک و شیلاتزێ و ئەو شوێنانەدا کە خزمەتگوزاری زۆر پرۆژەی زۆر هەیە ئایا ئەمە بوونی هەیە؟ مع احترامی بووی بەس هیچ ئاخرتن ڕاست نییە بابە لە شێلازێ ئەم چالاکەوانەی گرتووە ئەمان چاکسازیە ڕاستە من کاکەم من عمل من زۆر گەورە بووە هیچ من خێزان نییە هیچ ملکیش نییە من دەرچووی شەشی ئەعدادی ناتوانم بە چما کولیە کارەی کولیە نییە مامۆستاکەم ڕاستەکەی بەڵێ هەلی کار چۆنە لەوێ ینی کارکردن و هەلی کار
هەری کار من نییە هیچ من نییە مامۆستاکەم. زۆر باشە، زۆر سپاس بۆ کاک مەحموود لە دووهۆکۆ لەگەڵمان نابوو. کاک هەژار لە قەرەداغ وەردەگرم. ئەم کاتە باش، ئەم کاتی تۆش باش کاک هەژاریان، تۆ باشیت؟ سەلامەتی کاتی. کاکەوەری بەرنامەکە دەبۆچین تو حکومەت چ جۆرە چاکسازیی کردەوە. ڕای من چاکسازیشتی کردووە بۆ میلەت نییە، چاکسازەکان بۆ خۆیان کردو داهاتی خۆیان زیاد بکەن. ئەینا چاکسازی ئەگەر لە موچا کرابێت فەرم و معاشی توش هەر بە دواکەوتنەوەیە. ئەمە یەک. چاکسازی ئەگەر لە بۆی نێو چاکرابێت هەتا ئێستا دەنگوباسی بەرنەوەی نییە برە بە وڵاتیان بە پارەش. چاکسازی ئەگەر لە ڕێگەبانە کرابێت ئەو ڕێگانە گەیبینین. چاکسازی ئەگەر لەوا کرابێت کە خوێندکار دابمەزن بینیمان لە هەڵەرجە لە 120 خوێندکار چی گەندەڵیەکرا. ئەی چاکسازی لە چی ئاکرێت؟ چاکسازی کاتێکرێت کە بە چاوی خۆمان بیبینین، یعنی تۆ بە شەو چاکسازیەکە بە ڕۆژیش نابینیت، لە تەلەڤیزیۆن چاکسازی دنیا بۆ شامی شەریف و لە واقع شاس هیچ نییە. یعنی ڕۆژ کە خستانی هەڵەسی دەکەوە ڕۆژی گۆژی چۆن بۆ هەروایە چاکسازی کامەیە. یعنی چاکسازی وەرە فەرموو لە موچا کرابایە بە حساب من دیوارمدا داوەشتن لە داواتای تەنیانتوانی یەک نار پاشەکەوتی موچە و لێوەرنی موچەگەڕنەوە خەڵک. دوو ساڵ بەر لە ئێستا سەرۆکی حکوومەت ڕای گەیاند کە چاکسازی ئەفزەڵێت دەدەین بە موچە و ئاسایشی خۆراک. باشە تۆ خۆت ڕاگەیاندکاری ساڵانی پێشوو بودجەی موچە ماهانە چەندێ بوو ئێستا چەندێکە. ئەگەر چاکسازی کراوە لە باتی کەم کە یا بێ زیاد بکە. بێ زیاد بوو بێ بەڕاست. ئەبێ کەم کە ئەدە خەڵکەکە کەم کات و پارەکە زیاد بکە. داهاتێکی زۆری لەبەر دەستە ئێستا نرخی نەوت بەرزە باج و ڕسوماتێکی زۆر لە وڵاتیان وەردەگرێت ئەبێت داهاتێکی زۆری کۆ کرد بێتەوە لە چاو ساڵانی ڕابردووتردا. باش تایسەکەن نەداهاتەکە تا مانگ بەمان موچەت جاران بڕێکی کەم بوو خۆتاینەت نییە بە حسابیان تاینات نییە. ئەوە تا فەرموگەزان چەند دابینەکرێ ماهانە بۆ موچە هەمووی بن دیوارە وایە. ئەمە ئەوە ئەم چارەکە کە تۆ سەیری کە چاکسازی بە حساب لە کۆمەڵە شتا ئەگرێ ئەسەن شتێن بەخوا 15 ساڵ پێش ئێستاچی یەک تایم خراپترە. ڕێگاوبانەکان هیچ پرۆژێکی استراتیژی لەم هەرێمەدا نابینرێت. یەک شت نییە، یعنی شتێک نابینی کە بڵێ کاکە وەڵڵاهی بووم پێی خۆشەوە چاکسازیەکە کە کراوە. ئەگەر بشکرێمە دەستخۆشیان لێکین بەڕاستی نەک حکومەت نەک یەکێتی نەک پارتی حەزێکا حیزبێکی ئیسرائیلی بێ لە کوردستانە خزمەتی خەڵکە هەموو دەستخۆشی لێکە. ئەمە واقعە مهمەیە خزمەتی خەڵک بکرێ، بەڵام چۆن خزمەت دەگرێ ئەمە ئەساسە. یعنی پێویست بۆ ناکە کابرا موسڵمان بێ یا بێدین بیا غێردین بێ، هەر کەسێک خزمەتی پێی کردو خۆشی بێ لەبەرخوا کە کەمادە خزمەت دەکاتۆ خۆشی بێ، نەکەوەی دینی چتە سەر دینی ئەو ئەگە غێرە دینیش بێت، بەس بۆ خۆشەویستی کە خزمەتی مرۆڤەکە. ئەمە ڕاستیە. یعنی تۆ سەری ژیانە خەڵکەکە ڕۆژ بە ڕۆژ خراپترە بێ، ڕۆژ بە ڕۆژ خەڵک داماوترە بێ، ڕۆژ بە ڕۆژ خەڵک لە ڕاچەقێ. کاتەوە فەرمووتەوە زستانە غاز بۆ مانگی 2 بتڵ غاز باشە، 2 بتڵ غاز کابراکە نەوت دەسووتێنێ مانگێ 5 بتڵ غاز بەشی ناکە. وەرە 2 بتڵ غاز دام چی لیەکەی، وەرە بەرمێنێت بە 270,000 چی لیەکەی. یعنی ئەمە چاکسازەکانە کامە چاکسازی نازانم دەستە خۆشەوە تۆری بەرنامەکەت. سپاس بۆ کاک مەحموود کاک هەژار لە قەرەداخەوە. دەچمە لای پەیوەندیەکی دیکە کاک ئاغا وەردەگرم لە هەولێر. کاک ئاغا گیان سڵامی خوات لێبێ. الو سلام علیکم کاک ئاغا. کاک ئاغا گیان گوێبیستی توین سڵامی خوات لێبێ. بەێ سلااوت بێگە حیاتە چۆنی؟ الحەمدە باشین، تۆ باشیت؟ سلامت بیایەکە عزیزم چیەوەتان چیە بەرنامەتان چییە؟ بەرنامەکەمان لەسەر ئەوەیە کە تۆ بە کام چاکسازی حکوومەت هێرمی کوردستان دەڵی چاکسازیەوە و چاکسازیانە کامانن کە حکوومەت هێرمی کوردستان ئەنجامی داوە لەم کابینەی نۆی حکوومەت هێرێمدا. ینی ئیشێکی باسی کردی حتایەت حکوومەت هێرێم چۆن کاک ئاغا گیان؟ بەێ چۆن گوێمان لێت نەبوو؟ چاوەکو ئێستا شتێکی پیاوانەوە ئیشێکی باسی کردبیتن هاتاقەڵکەکە لێ مستعبی وێرارێ ڕاجیبی یا شتێکی باش بی. ئێمەش پرسیارەکەمانەوەیە کامەیە چاکسازیەکانیان؟ چاکسازیەکەی کە مالی عالەمێ وێران کردیەوە هەموو شەریککان بە مالی خێرخوازان و مالی عالەمێ ئەو دار و والیداتەیسە دێتە دەستی شان ئەوان دەخۆن و دەبەن و دەبەنەوە خۆیان دەبەن و ئەوە چییە پیاوەتەکانیان چییە؟ ئیشەکانیان چاکسازیەکان چییە کە بزانم
بسعود بازاني بيتزر أخذ يا قوات طالباني بيتزر البريمة أو شاك راجب كذي من من التي كأول برام بابشام بلا أمن بأكل بوني من ورقي أمك زي كذا كم بأمن يقول مواطن أنا أمك زي كذا كم أمن بزام شيان كذي شيان كذي شنو بقولها دقيس كي قبل حتى قبل بوين سنة حتى شيان فيها راست jadi dapat berjalan bawa kata menurut dia orang kami menurut dia bawa memberi kerja kami bukan dan dalam dia awam lagi orang dah jawab yang betul. Dan kita kaya mendaki mari alam yang orang kerja kani kerja yang bahasa lah kami orang kan kerja yang bahasa dalam kerja kerja bahasa kerja dia orang kan tapi amma dawlat الجنبتين كايد مالك يكبر من في ورقتها لا كردستان الخركشي بس بوتو إذا كان دليل هزار ما عنده تكسر كويا طريق عالم هم بروا مالي عالم بروا نفتكر بروا هيكاغا أمصال لقل أهوات شون بون أو تان هبو باش بو لو هوليرا نسي أو بوني أو زور جار هولير كشي أي هي بتعمل ورزي هاوين ده بارني كيني أو باري أجا يكفش كجوش البدن مرة كل هذا لك النباتي أجا شيشة جوش كذا جولتك اللي هذا لك النباتي يعني كذلك أو زين ده بدك قريب بكري نباتي أو إيش ولا جو من الذي كان أيا شن يوم بخويا وأنا باب التلفون يمين والقرن أم جم الصدق لا خد لك يا أخي أنا قال كم ده بزعم تيم من الفلان وجد الفلان صحيح الفلان درجة واحد كديا أتوهات شلوهات كده وابو وهارويسي هم يعني من الذي شيء يتجاوز إذا لازم أساس أن لازم خبروا كيان فيها زۆر باشە زۆر سپاس بۆ کاک ئاغا لە هەولێر و پەیوەندی پێوەکردین دەچمە لای پەیوەندیکی دیکە کاک ئەحمەد وەردەگرم لە کەلار کاک ئەحمەد گیان سڵاوی خوات لێبێ سڵاوی خوات تۆش بێ لە میێرانی ئەو کەناڵە بەرەزەش بێت وعەلەیکە سەلام کاک ئەحمەد گیان بەنسبەتەوەی بەلامەکە دەبۆچووی تۆ حکوومەتی هەرێم زۆر چاکسازیش کردووە جارە با من شانسی ئەم کابینێت پێوەم ئەم بەختی ئەم کابینێ اینجا با چاکسازیەکانی بەڵێ لە هەموو کابینەکانی پێشوو لە هەموو کابینەکانی پێشوو نەوت بە $20 بوو بە $30 و بە $40 بوو ئەم کابینەیە لەوەتی ئەم کابینەیە دروست بووە بە خۆی ستاف و بە هەر حیزبەکەوە کە من بۆ خۆم دەنگدەری حیزبێکیانم یعنی دەنگدەرێکی لەو حیزبانم کردە کە حکومەتی پێگەێناوە یەکەمیشت نەوت ئەوە بەردەوام تەقیمی ماوەیەکی زۆرە لە سەروی $80 بۆ $120 یایی دەکات لەخی ماوەی نووسنی ساڵ و نیوەکە ئەمە شانسێکی بەختێ وەختێکی ئەم کابینەی گەڵا کە نەوت بە $1 درێ $1 بە 120 بوو ئێستا بە 148 ئەوان هەمان موچە دەدەن بە دینار دەیدەن واتە دیسان لێش کولی بەرمیلێنەوە $20 کە قازانج کردووە سەر ئەنجا لەگەڵ ئەم هەمووشدا ئەم هەموو باج و سەڵیبیان لەسەر ئەم خەڵکە زیاد کردووە لە هەموو بوارە جیاجەکاندا چاکسازیەکانیش چاکسازیەکان ئەوەیە کورسی زاکۆکان کەناکردەوە کورسی پاراڵی ئێوارانیان زیاد کردو کرێی کارەبایان زیاد کردو کرێی ئاویان زیاد کردووە زۆربەی سێکتەرەکانی ژیان کردویانەوە پارە هەموو شتیان زیاد کردووە دەست بۆ سەرت بەری دەڵێ پارەم بێوێ بە کوردی و بە کوردی وەسفەکەی تۆ نابڵێن کابینەی ڕاوڕووتە یەخنیشیان ئێوە لە ڕووی ئابووریەوە لە ڕووی ئەمنیشەوە هەر کەسێک لە هەر سێ بکات تۆزێک بەناوێ بوو کەشف بێ ئەوە ونمەمان زۆرەوە 10 ساڵ 5 ساڵ 2 ساڵ 10 ساڵ عادی کوامە میلیاردن و ئەمە جیاوازیاد باشترین نمونەش دوێنێ کۆمەڵێ مامۆستای داماوی قوربەستی کوری فەقیر و هەژاری ئەم واتە قوربەسەرە شووی هاویە نەمازمەوە جیانە وانە بێژ بوون جیانە کاکە ئەی هاوای تاوانی ئێمە چێتەنها یەکمان یەکشن ئەی هاوای حەزمان کرد بە گرێ بەس شوون ئەوانەی کە ڕێخەری ئەو کۆبوونەوە بوون ئەو گربوونەوە بوون دوو کەس بوون ئەو دوو کەسیان جوان گرتووە یەکی بە کەفیلی 5 میلیۆن بەریان داوەن دای من و تۆش و لەگەڵیشی داباز لەوە دەکەن کە سوکایەتی زۆریشیان پێکرا ئەوەی سوکایەتی هەرباز مەکەن بەڵێنیشیان لێ وەرگرتوون کە جاری کە خۆپشاندان ڕێک نەخەن بەداخەوە گوێ بگرا ئێمە 5 میلیۆن کەفیلی 5 میلیۆن خەڵکی لەسەر دزینەشی بە میلیۆنێک بەرە بێ کەفیلی 5 میلیۆن واتە مادەیەکی قورسیان ئێستا بۆ داتاسی و سبەنی ئەو دوو قوربەسەرە بوانە شیرازی و بادینان و کوێ 6 ساڵە بملادەن و
تۆ بەخێر یان بە سەلامەت و بنزینیش بە 1300 نەوە گاز بە 1200 ئەمپێری کارەبای بە 200,000 ئەو ملتش حاشا تۆ هەموو کەسێکی مەرد و بەشکە بابکە. زۆر باشە، زۆر سپاس بۆ کاک ئەحمەد لە کەلارەوە لەگەڵمانە بوو. دەچمە لای پەیوەندێکی دیکە کاک ئازاد وەردەگرین لە سلێمانی. کاک ئازاد گیان سڵای خوارد لەبێ. سڵای خوا لە ئێوە لە بینەرانی بەڕێز. وعەلەیکە سەلام کاک ئازاد گیان. زۆر سپاس بە بۆ چوونی ئێمە گوایە حکومەت چاکسازی ئەمسی لەگەڵ ڕێزمان بۆ قسانە و بۆ ئەو نووسینانە هەر هەمووی من بە کلاواتی یەگەم چاکسازی چی؟ ئیمڕۆ پەرلەمانتارێک سوێن و قورئانی خوارد هاوڕێک مەلاستار کاگاوڕێ سوێن و قورئانی خوارد ئەڵێ چی پرۆژەیەک وە بەرهێنێک دەستی مەسوولێکی تیا سوێن بەخوا کە شەریکن. ئەمە ئەوە لەلایەکەوە لەلایەکترەوە کاکم داوایکی قیتاری کردووە بەڵام جادەی کەلاس سلێمانی بۆ چا ناکرێ. لەلایەکەوە دوێنێ جۆمتیۆ بوو لە یەکبارە باسی غازەکە پرۆژەی غازی ماڵان بڵێن بۆ ماڵان دابین کرێ بە بۆری بابەتۆ بۆری ئیفرازی سێ هەموو ڕۆژی ئەشکێ داماوە بڕۆ ئەو چاکەنەوانێک کاکە بۆری چیم بۆ ڕاجێژی غاز چەند ساڵە هەر خەڵک بە بەتڵ کڕوێتی و نەجاتمان بێ بەڵام نازانم ئەمە قسەی ئەم قسە بریق و باقانە شتی سەیر و سەمەراڵێن ها کاک ئازاد بڕوان پێکا نازانم کورە باوەڕێ بێ ئێستاش شەو نییە و بەدزی و بە کۆڵە دەفتەرە دۆلار لەو مەرزانە ئەمانە نییە پەیەکەن. ئێستاش من خۆم لە مەحرەزی شەکەم ئێستاش سیارەی مۆدیل نزم بە پارە داخڵەکەن ئەوەتان لە مەحرەزەکانە وەرە کاکەگەر من درۆکە وەرە بزانە پیشان دێم دولت و ڕاستەکەی یعنی ئەمانە ئەمە نە بە قاچاقچێتی نە بە عەرزەداریکردن لە دایرەی مرودایە پارەی ژینگە و لێ وەرەگرێ ئەفەن ژینگەمان هەر نییە. یا خانوێ تاپۆکەی پارەی قیرانە لێکرێسەرەی کۆڵانەکە خۆڵە نازانم یعنی ئەمە شتیوە ئەڵێن قسەی بری خوباقەکەن کەس بڕۆیان پێ ناکات یا لەبەر هەڵبژاردنە یا نازانم وەڵی چیان پێ بڵێ. تا چەند لەگەڵ قسەکەی کاک ئەحمەدا پەیوەندەکەی پێشوەی کابینەیەکە کابینەی ڕووتانەوەی خەڵکە. وەڵی قوربان ئەو کابینەی ئەوان داینێ کابینەیەکە نقڵ و مەساعسەی تا بفرۆژی لەمەی ئەمە لەوەی ئەوان زۆر باشترە بەس نییە دوو مناڵیەت شتێک لێکرد ئیسپادەیەکیان لێکی وە نازانم کابینەی ئەمان چۆرە کابینەیەکە نە کابینەیەکە تیا ئیسراحەت بکەین نە کابینەیەکە خزمەت بە خەڵکە نازانم ئەمە چۆن کابینەیەکە یعنی ئەمانە چیما وەڵی نازانم حەت پارەی دوو لە ڕووی جەنابتان پارەی خۆڵ و زبڵ و خاشاکە ئەوی شێخوان و بەزیاوە یان وەرە تۆ کاک ئازاد وەرە ساڵانی ڕابردوو ئەمە بوونی نەبوو یان یەکێکی کە لەو بازانەی کە لە وڵاتیانیان وەرەگرت باوەڕێ بێ ئەم دزی و سەرانەیەی لە حکوومەتی سلێمانی و هەولێرا دیومە تا ئێستا لە هیچ وڵاتێکانم دیوە کابرا قەتعی دوکانی هەڵواسیوە ناوی دوکانی هەڵواسی وڵا بێ پارەمان بیتێ بۆ ئەوەی کاڵەواسیوە ئەویان بە هەر حاڵ کاکە ئەویان بە هەر حاڵ ئێستا بۆ شوێنێ بچێ بێ سەعاتێ بۆ ناو نیشان بگەڕێیت ئەی قەیناکە ئەم کامێرەی سەرجادەیە یعنی چی تۆ لە نازانم کامێرەی وەڵای شتێکی پوینت تو پوینت وەڵا پوینتوشت بەس لە قومارە جۆمتیەوە بۆ باسییان کردووە نازانم یعنی ئەمانە نییان لە قومارچی زۆر زیرەکترن هەموو بیرۆکەیەکیانەیە بەس بۆچی بەس بۆ خەڵکدا ڕووتانەوە یەک پرۆژە و یەک بیرۆکەی پیاوەتی و ئینسانیەتیان نییە. بەرحاڵ من زۆر باشە زۆر سپاس. یعنی ئەمانە قسان ناگرێ قسەیان پێ بڵێ باوەڕکە قسەیان پێ نەڵی باشترە لەبەرەی لە گوناه هەڵ نەوەرن نازانم ئیتر کەوتە دەست ئینسان جاران کە هیچ هەشە حەزری بوو تا دەست ئیتر دزی و هێن لە یەکەوە نزیک بوو ئیتر هەڕوو ناها هەتا مردن سەر هەڵبڕێ بەڵام ئێستا ئەمان دزی مسەقەتیان کردووە ناوێنانەوە گانداڵی یعنی شتەکان مسەقەت کردووە دزیەکەیشیان کردووە بە ناوێکی مسەقەفانە. من دەست خۆشکەریتان زۆر سپاس کاک ئازاد گیان زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. دەچمە لای پەیوەندێکی دیکە کاک عەبدوڕەحمان وەردەگرم لە هەولێر. کاک عەبدوڕەحمان گیان سڵاوی خوارد لەبێ. السلام علیکم کاکە سڵاو لە سەرپای بیسەران و بینەران و کادری مەحتەرمیش. ئازیزێمە کاک عەبدوڕەحمان گیان فەرموو. مەمەستا بوونەوەرەك هەیە پێی دەڵێن نەعەمە عەرەبی بە کوردی پێی دەڵێن وشترمەل سەری خۆی لە ناو ڕەمل دادەنێ ئەو هەیکەلە گەورەی بە دەرەوەیە وا دزانێ ڕاوچی نایبینێ. زۆرم پێسەیرە طبعا فلسطین 1000 کیلومتر لەمە دوورە زیاتریش والله احتمال 1100 کیلومتریش دەبی
بەخۆم جێم لێ بوو یەک لە پیادەکانیان گوتی ئەوەی کورد بە کوردی کرد ئیسرائیل هێشتان بەمەی نەکردیە ئەودا ئیمانیشمان نییە على ئەساس ئەمە لە کاتێکی زێدە نە هەموار دەژین مامۆستا بەرمیلی نەفت بە 5 دینار بوو لە کاتی خۆی ئێستا ئێستا زیاتر لە 1650 دینار بەرمیلێک نەفتە تقریبا 260,000 دیناری بریمەری بیکەوە بە پارەی عێراقی دیناری سویسری زیاتر لە 1600 دینار دەکا 1600 دینار چەند بەرمیل نەفتی پێشووی پێدێ مامۆستا بە 2 ساڵش ئەوەندە بەرمیلە ناسووتێنرێت بەس ئەمێن پێم زۆر سەیر و سەمەرەیە حقائق مامۆستا ئێستا ئەگەر ئەوڕۆ ئێمە ئێستا لە ناو مانجی ئەیلولین هەموو کەون و کائینات بە هەر 8,021 ملیۆن بەشەرەکەی سەرزەمین بڵێن ئەوڕۆ ئەیلولیە تەشرینی یەکەمە شێ بڕوا دەکا بەس من یەک پێشنیارم هەیە داوا دەکەم لەوانەی دەستڕۆیشتون تکاتان لێ دەکەم هەموو مرۆڤێک لە یەک کاتژمێر 906 جار هەناسە دەخواتەوە ئۆکسجین سەرف دەبی تکاتان لێ دەکەم غەریبەی باوێنە سەر ئۆکسجین و هەناسە چونکە 470 نوع زەریبە و باز وەردەگیرێ لە ملت با ببیتە 418 ئۆکسجینش بەڵێ ئەڵەمەر ئەوە ماوە زەریبەی ئەوەش وەربگرن مامۆستا کۆتایی نایەت چی نەفت کۆتایی دێ ئەوە سارە کارەبایی لێ ڕۆژێک دێت تاقا ئەسڵەن نەفت و بانزین هەر قیمەتی نامێنێ لەسەر ملت دەبیتە بەڵا کەس دوو فلوسی پێ نادا ئێستا عالەم بەرەو تاقەی متەجەدیدە دەڕوا عەقلیان ئیش دەکا ئەوڕۆ لە بوارێکن بەیانی بوارێکی تر خاتان لێ دەکەم فریای خۆتان کەون غەریبەی لەسەر ئۆکسجینی تەنەفوس دانێن چونکە ئوستاد وەرە سەیری کە چ عائلەک هەیە 2 نەفەر هەتا 3 نەفەر نەخۆشی نەبی ئەشکال ئەلوان نە دەرمان دەرمانە نە خواردن خواردنە نە هەوا هەوایە نە ئاو ئاوە بڕۆ عیادەکان مختبەرەکان ئەشعەکان سۆنارەکان خەستەخانەکان بنکەی تەندروستی حکومی و ناحکومی ما جێگا هەیە پێی خۆتی لێدانەی کەوا بوو چاکسازی ئەگەر ئاوانە بێ ئەتی شەکلەکەی چۆنە ئیتر پێشی بەخواتان بسپێرم 2 بارە و 100 بارە و 2 ملیۆن بارە تکاتان لێ دەکەم زەریبەی لەسەر ئۆکسجینیش دانێن ئەمە 6 ملیۆن کوردین 6 ملیۆن جاران 906 جار گەلە زۆر دەکا تریلیۆنەها تەنەفوس دەکا ئەو تریلیۆنەها پارەکی گەلە زۆر ڕادەکێشی لە دەستە خۆتانی مەدەن ئەوە نەسیحەتی براتانە بەجێم بکەن من لم يقبل النصيحة أدركته الفضيحة خواتان لەگەڵ زۆر سپاس بۆ کاک عەبدوڕەحمان لە هەولێرەوە پەیوەندی پێوە کردین وەڵازان و خۆشەویستان پۆڵا لە دووە گوەردەگرم کاک پۆڵا سڵای خوات لێبێ پۆڵا لە هەولێرەکەی دێرین کاک پۆڵای گیان ببوورە وەڵا برادەران ئەمە وەکو هەندێک نینە بێباکانەین لە دەستەڵات ڕۆژێک بڵێن لە سلێمانی پەیوەندی دەکەین ڕۆژێک بڵێن لە ڕانیە پەیوەندی دەکەین ڕۆژێک بڵێن لە کەلار ئینسان بەو بێریەوە جوانە لە جەرگەی هەولێرەوە پەیوەندی دەکەین باسمان بە هیچ کەس نییە ئەوانەی پشت سابێ خۆی گەورە پارێزراوە بکە کاک پۆڵای گیان بەڕێزی سڵاوم هەیە بۆ تۆ بۆ بینەرەکانت ڕێزم هەیە بۆ هەمووتان برای بەڕێزم بەڵێ چاکسازی کاک دانیار گیان کاک پۆڵا بەڵێ چاکسازی ناکرێ من بڵێم وابووە دەدێ هەر وەزارەتە کاک دانیار هەر وەزارەتەیەک لەم کابینەیە کۆنگرێکی ڕۆژنامەوانی و لە ڕۆژنامەکانیش بەڵاوی کاتەوە لە هەر وەزارەتێک لەم کابینەیە ئەوەندە داهاتەمان جێڕاوەتەوە خاڵی دووەم لە پلانە وەزار لە پلانە شوێن ئەوەندە کەسە درا بە دادگا تیان کرد ئامار داتا ناکرێ لە دیوەخانەوە بکرێ خاڵێکی تر برای بەڕێزن ئەوانەی کە دەڵێن پەیمانیاندا بوو خۆزگە حکوومەتی هەرێم من بەندە بچووکم بەڵام من ڕاوێژکارێک بایم بە سەرۆکی حکوومەتم دەگوت بەڵێن مەدە چاکسازی بکەیت تەنها بەڵێن بدا گەندەڵی ڕاگری ڕاگرتنی گەندەڵی خودی خۆی چاکسازیە نەک چاکسازی چونکە چاکسازی تەمکێکی فراوانە گەڕانەوەی هەموو سێکتەرەکانە بۆ دۆخی ئاسایی خۆی بۆ دادپەروەری بۆ یەکسانی نمونە زۆرن ئەرێ هێزی پێشمەرگەیە خراوە بۆ ئەگەر بکرابایە چاکسازی بوو ئەرێ کۆمپانیایەکمان دیت ڕابگیرێ پێی بڵێ بڕێ ئیشی تۆ نیە ئیش حکوومەتە
بۆکردنەوەی پارەی ئاو و داهات ئەوە ئیشی حکوومەتە کەواتە دەبوای ئەو کۆمپانیانە بنێتەوە ماڵەوە حکوومەت فەرمابەر ئەرێ دیمان چەند بەنزینخانەیەک ڕابگیرێ ئەو هەموو ئۆتۆمبیلە لە کارکەوت بەهۆی بەنزینی خراپەوە بڵێ ئەوە فەرمانبەرانی سەر بە وەزارەتی وزە و سامانە فروشتیەکان چەند بەنزینخانەیەکمان کردەوە ی حکومی کرا ئەو شتانە نا کەواتە بەڵێندان و ڕاگرتنی گەندەڵی خودی خۆی تاکسازیە بەڵام داخەکەم تێبینێت چیز بۆ برای بەڕێزم لە کەناڵێک پێش ئێستا ئێوەی بەڕێز کەناڵێکی پێ من کەسێکی کاکدانیا ڕێگا هەیە هاتەوایتم فەرمو کاک پۆڵاگیان بەڵێ فەرمو بەڕێزی من کەسێکی نەتەوەیم و مسلمانم سپاس بۆ خوا 250 لوقمەی دیناری لوقمەی حراممان نەخواردووە بۆیە بێباچین لە کەناڵێک پرسیارم لە بەربەستێ کرد بەرپرس لە ڕووی تعریبی هەولێر ئۆسکۆ ئێستا ژمارەی حەسەبەکان زیاترن هاوڵاتیەک یەکسەر لە کەناڵەکەی ئێوەش بەشداری دەکات هیوادارم ئێستا بەشداری بکە گوێ لێم بێ یەکسەر دیفاعی دەسەڵات کرد دەڵێ بابێن جاعرە بابێ بێ کرێتی وەک بنامێنێ زمان نامێنێ کەسوور نامێنێ دەڵێ باوەکو تورکیا لێ بێ تورکیا برای بەڕێزم خاوەنی دەوڵەتە ناتۆی لە پشتە 30 کیلۆمەتریش لە دەرەوەی سنوورەکانی ئێمە بۆ بیر بکەینەوە بۆ کەسێک ڕەخنە دەگرێت یەکێکی تر لە دژی دیفاع لە دەسەڵات دەکات برای بەڕێزم ئاخر ئێمە دەبی یەک دەنگ بین یەک هەڵوێز بین هەندێکان بەندێکی جوانیان هەیە دەڵێن هەڵە هەر هەڵەیە ئەگەر ملیۆنێک کەس پشتیوانی لێ بکە ئێمە دەبێت بە ویژدانەوە بە ویژدانێکی دادپەروەری کوردانە نیشتیمانیانە دڵسۆزانە ئاراستە بە برینەکان بکەین ئەگەر وامان نەکرد خودی خۆمان گەندەڵین خودی خۆمان خوارین ڕێزم هەیە دووبارە سەرمێستانی بۆ هەموو بینەرەکان و کارمەندەکان زۆر سپاس بۆ کاک پۆڵا دەستمە لای پەیوەندیکی دیکە کاک ئەحمەد لە هەولێر وەردەگرین کاک ئەحمەد گیان سڵامی خوارد لەبێ سلام علیکم وعلیکم السلام سەر چاومان سلام ولا هەڵتەکان کە تەلەفۆن زوبرن علاجی لەوەی مسلمانە خێران دەگاتێت هاوکاریێکمان بکەن علاجیشتی پێویستە زۆر یعنی نازان چی بکەین بخۆین بە خۆشمەتانە میێژ ئەمداری دەکەم تەنانی لە لای من نییە بخۆ لەمای چی بکەین بەسەر چاو کاک ئەحمەد ژمارەکە دواتر وەردەگرین هەوڵ دەدەین هاوکاری بکری بەسەر چاومان باشە ئینشاڵڵا بەتەمای تمار خێرتان دەگاتێت خێویتە گەورەتان دەگاتێت مسلمانان یان ئەنگۆ خێرەتی گەورەتان دەگاتێت بە هاوکاران بەڵێم ژمارەکەت وەربگرن کاکداوانی بەڕێز ژمارەکەی وەربگرێت بەڵازان و خۆشەوی زۆر سپاس بۆ کاک ئەحمەد لە هەولێر بەڵازان و خۆشەویستان بەشێکی زۆر لە چاودێرانی سیاسی و ئابووری ناسان باز لەوە دەکەن بە گوێرەی هەموو پێوەرەکان بە گوێرەی هەموو ئەو داتایانی کە حکوومەت خۆشی بڵای کردوونەتەوە و ئەو داهاتی کە لە بەردەست حکوومەت هەرێمی کوردستاندا بووە لەم کابینەیەدا حکوومەت هەرێمی کوردستان 40 ملیار دۆلاری دەستکەوتووە و ئەگەر دابشکارەکەیان بۆ شازە کرد بێ زیاتر لە 7 ملیار و 980 میلیۆن دۆلاری بۆ موچە بوو بێت ئەوە 22 ملیار دیناری دیار نییە کە ئەمەش ڕێژەیەکی زۆرەوە ئابوورناسان و بەشێکی زۆر لە چاودێران پێیان وایە کە ئەم ڕێژە زۆرە لە گەندەڵی جێگەی پرسیارەوە بۆچی ئەم بڕە زۆرە پارەیە دیار نییە لەم کابینەیەدا گرانی بازار و گرانی بنزین و گرانی نەوت ڕووی لەم هەرێمە کردووە چاکسازیەکان بە شازێکی ڕوون دیار نین کە هەموو هاوڵاتیان بیبین چ ڕێگاوبان بێت چ موچە بێت چه هەرزانی نرخ و شمەک و کاڵاکان بێت لە نێو بازارەکاندا یاخود کەمکردنەوەی ئەو باج و ڕسوماتانە بێت کە بەسەر هاوڵاتیاندا سەپێنراوە دەچمە لای پەیوەندیەکی دیکە کاک ئازاد وەردەگرم لە شانەدەری کاک ئازاد لە شارە زوور کاک ئازاد یان سڵامی خوا لەبێ السلام عليكم وعليكم السلام كاك أزاجيان آزاد لشعر الدستور كاك أزاجيان بلا بلا برسم ملاي بنسبة برنامجي برأزي باسي شاكساتية بلا شاكساتية قوية حكومة بريتيا لم كان حزب طبعا أم حزبان حكومة جانبي حكومة الأخوية يقولنا عليه هم حزب كانوا جاء حكومة تيكاسية واضحة حكومة وين لم حزبان جاء حزب كان شبيه ليش شاكساتية لأخوانه دسوكان يعني لأنه خود حزب كان شاكساتية دسوكان امجا بقرته حكومة هاي بيدوي حزبكان لنا خوي أنا دز بتشاكسازي بكان بله خوي أجل حزبكان لنا أخوانا شاكساتية دسوكان أما قندلي بدنا بس هذه كيف حزب الآسي خوي
چاکسازی نەکرد گەندەڵی هەبوو ئەو کاتە گەندەلەکە ئەمە زۆر ڕاستە بەڵێ کاگازات بەڵام ئەو حیزبانی کە لە دەسەڵاتان و ئەم کابینەیان پێگەناوە ئەنی بەرپرسی یەکەمن لە خۆشگوزەرانی هاوڵاتیان لە برسیبوونی هاوڵاتیان لە هەموو ئەو خزمەگوزارانەی کە پێشکەشی هاوڵاتیان یەکەن لە ڕێگاوبان تۆ پێت وایە کە ئەم کابینەیە چاکسازێکی وای کردووە کە لەو ڕوانگەیەوە لەو سۆنگەیەوە خزمەتی با وڵاتیان کرد بە یاخودەوە تا چاکسازیەکانی بوونی نییە و زیاتر بەرگرانی بۆ هاوڵاتیان دروست کردووە زين شو ربيع ورد حزب آخر هذه جونا حزب كي قلنا كذا حزب طالب من الصلاة بعد يقوم يكون أنا بنا بس إنجلين لحزب إسلامي كان هي مثلا حكم دابة جارم حكومة دابة أوان أوبوزيون بلا أخلي حكومة دابة جارم مثلا برلمان هان يعني برلمان يعني أخو برلمان جاء لحكومة أوان هیچ دەسەڵاتێکیان لە حکوومەتە تەنها دەتوانن چاودێری حکوومەت بکەن و کارە چەوت و خراپەکانی حکوومەت بۆ ئەم میلەتە ئاشکرا بکەن. هەل لە ناو حیزبەکە خۆیان گەندەڵی هەیە بۆ منەوەکو کۆمەڵی ئیسلامی مخۆم پێشمەرگەی کۆمەڵی ئیسلامی پێشتر کۆمەڵی ئیسلامی سەر کۆمەڵی دادگەری پۆش ناوی کۆمەڵی ئیسلامی گەندەڵێکی لە چیە ینی چی شتێکی گەندەڵی با چاکی بکەین بۆی بەرپرسانی کۆمەڵی دادگەری گویان لێبێت و هەوڵ بن چاکی بکەن بەڵێ بەڵێ کۆم پێشمەرگەی کۆمەڵی ئیسلامی هەیەم هەیە لە کاتێکە لە بەحری سوور و تاساویقمان بەسەراباری ئێمە لە دۆڵی وشکەونانی باوەڕدا فەرمەت لە مصالحە کرد وەکو بێمە تا ئێستا هیچ شتێکمان بۆ نەکرا ناحیزبی کۆمەڵی ئیسلامیە دەچە سنوورێک ڕۆژی ڕۆژان دیان نەپرسین ڕۆژی ڕۆژان لە جەژنەکان نانوتوە ئەمە دەستێکی من بۆ خۆتان وەکو هەدیەت یعنی گەندەڵی شۆ دەستێت بێ خەڵکی پێ ئەڵێم بۆچی خۆ کۆمەڵی دادگەری لە ڕێگەی دەستگای خێرخوازی بەخشینەوە ساڵانە هەزاران خێزان سوودمەند دەبن لە ڕێگەی ئەو کۆمەک و پارانی کە کۆی دەکاتەوە لە خێرخوازان و پێشکەشی هاوڵاتیان یەکات ئەوە شمول ئێمە ناکەوە خەڵک خێرخوازی وانی ئێمە وەکو مستاق وەکو پێشمەرگەی کۆمەڵی ئیسلامی ئەبێ وەکو خێرمان پێ نەدرێت وەکو حەقی هەکمان پێ بدرێت خلق زانم فري يعني ساعات يدمر لكم الإسلامية بخانشين بخليبات فكرة وبوليس طبعا الحكومة بوشي كليدك يعني حكومة على كذا من باركان بتوكل المقارنة أو مثلا المنظمة لا ولا بوليس بتدعم زاندوي کاگا زمان بباشی گوبیستی دنگی تو نبوم یاسب واضحتر گوبیستی دنگی برستان بوم ڕاستەکە ئەمە بوونی هەیە بەڵام کۆمەڵی دادگەری هیچ دەسەڵاتێکی نیە خۆتە زانانی ئێستا ئۆپۆزیۆنە تاوەکو بتوانێت ئەو داواکارانی تۆ بوونمونە ئەوکو پێشمەرگەیەکی دێری چارەسەری بکەوە حەق بە تۆیە تۆ ڕۆژگارێک خزمەتێکی زۆری ئەم میلەتت کردووە بە گیان و بە خۆت بە گیانی خۆت توانیتە بەرگری لە نیشتیمانە بکەی بەڵێ پەشیمانیم لە مۆزوع ئەمە لەبەرەوەی چاوەڕێ ئەجر پاداشم لەخوای گەورە نەک لە عەبدێک نەک لە کەسێکی ئەمە ئەجری فەرشانمان بۆ شتانە بەڵام هەر خۆشەوەکو وەکو پێشمەرگەیەکی بەسەرکردینەوە ئێمە میخۆم با پێشی بۆ وازحی من پێشمەرگەم لە هێتی هەولێری سشت عەبدولمەلیک و شایەتێکە لە هەولێرە بڵین مامۆس عەبدولمەلیک لە هەولێرە بێتەکەم لەو کاتۆ لە 2003 نەمبیگە چاون پێنەکەوتەوە حاصل لەو کاتەوە کە کۆمەڵی ئیسلامی حیزبی شەجاری نەما ئێمە زوڵمێکی زۆرمان دەکرا لەلایەن کۆمەڵی ئیسلامی لەبەرەوەی هیچ لێکردنێکیان بۆ نەکردی خەڵکیان تاعین کردو فڕی بە ئیسلامیەوە نییە بە پۆلیس و بەچی بە خاننشین ئەمە فێڵەن گەندەڵی ئەمە هیچ فەرقی لەگەڵ ئەو کەساتە خەڵکی بەڵام لێرەدا کۆمەڵی دادگەری لەوانەیە تاوانبار نەبێت چونکە ئەو دەسەڵاتێکی نەبووە تاوەکو خەڵک دابمەزرێنێ یان بتوانێت خاننشینی بێنێتە ئاراوە کۆمەڵی دادگەری و هەموو میلەتی شانازی بە ئێوەمانە دەکەن کە ڕۆژگارێک خزمەتان بەم وڵاتە کردووە لە پێناو ئەو وڵاتەدا تێکۆشاوە ئێمە وەکو مسلمان ژیاننامەی مسلمان ئیسلام ناخوێن ژیاننامەی عومەری کوڕی خەتاب ناخوێنێتەوە چۆن ژیا و سەرکردەکانی ئێمە چۆن ئەژین ئاوایە بڵێن ئەی تۆ سەیری کە ژیاننامەی عومەری کوڕی خەتاب کە لە قودلەیەکە کەسێکا ساڵ پێوەدی ئەی عومەر لە غەنیمەتێکا جلەکانی عومەری بەحساب بڵێ کەسێکی باڵا بووە چۆن لە ژیاننامەی کەسێکی هەیکەل بووە سەیری دۆ جلەکانی عومەر جلوبەرگەی لە جلوبەری خەڵک زیاتر بووە شوەتر بووە وتێکی من جواب نادەم و تا عەبدوڵای کوڕ کاری سەیرێکا لە بە هەردوو جلەکەی خۆم و باوکم اینجا دەسێژی تا بوو عومەری کوڕی خەتاب عومەری کوڕی خەتاب لەکوێ سەرکردە ئیسلامەکان لەکوێ ئایا ئەو خەڵکە تۆم پێشمەرگانی ئێمەژن والله سێرم بۆ ئەخۆم تەنەزول ناکەم بۆ شتێک والله مانیەکە بۆ ملیۆنێک قەرز ئەگەڕێم دەست بۆ سولفەی خانوبەرە میدە متەواف من لە لادی شاکرەچی سولفەی خانوبەرەم لایە سولفمان کردۆ من سولفەیان یاڵیمان خزمەت قانونمان کردۆ مانیەکە دەستەکەم شتێنی مردم نامەردا بۆ ملیۆنێ قەرز ئەو قەرزەی خۆدی لێگەڵمە کەس هێن ناکرێت بەداخەوە کاک ئازاد ینی ئەم گوزەرانی تۆ بڕوا بکە بەشێکی زۆری لە ئەستۆی حکوومەتەوە حکوومەت دەبێت ئاور لێباتەوە خزمەت بکە
أنا أقول من هزار جري أنا اليوم السنوري هودا ما نقولدان هلا جا ببوية إسلامي بود صاد وخشانة جيبيوه پێمە شانازی بێ ئێوەماناوە دەکەین دڵنیامە ئەبێ حیزبەکان لە خۆیانە بیکەن بە تایبەتی ئیسلامەکان نەکرچین لێ لە خەڵکین کا بە ئەلمانیا چی لێکا ڕاست ئەوە یەکێکە لەو زوڵمات گرنگە ئەوەش هەر جێگەی گرنگە ینی جێگەی بایەخەکە حیزبە ئیسلامیەکانیش پێداچوونەوە بۆ خۆیان دابکەن و هەر کەم و کورتێگە بێت چارەسەری بکەن بەڵام دەسەڵاتیەوە هەنیە موچە دابین بکەن بۆ خەڵک چکە دەسەڵاتیان لە حکوومەتانی ڕاستەکەی دەستە خۆش بێ زۆر سپاس بۆ کاک ئازاد لە شارە زۆر دەچمە لای پێندێکی دیکە کاک عومەر لە بەکرەجۆ وەردەگرم کاک عومەر یان سڵامی خوا لێبێ داوای لێبور نەکەین ڕاستەکەین بەسەر چاو لەمە دوا سنوورێک دیارەکەین بەسەر چاو بەسەرە دوو بەتەقاوزەکان بە ئێماڵن وەرازی ئینسان وەکەین و چیتان وەکەین هەموو درویان لە ئێمە ئەرە بە قورعان قەیناکە دەسەڵات دەڵێ ئەوانەی کەس فەرمان بەس دەوام نەکە ئەبێت بەڕێوەبەرەکە بچێتەوە بۆ ماڵەوە باشە ئەی باشە دەسەڵاتەکان بۆ خۆیان چاک ناکەن و کارە باش ناکەن و مەعاش چاک ناکەن ئەی بە خۆیان بۆ ناڵێن کاک عومەر تۆ پێ وایە هیچ چاکسازیەک بوونی هەیە لەم کابینێدا چاکسازی بە قوربانە بەم ئەم غازۆمانە کە ئەڕینانەکەن وەکو پێوەرەی ئاوەکەی یەکەن بەعافت تۆکەن بە ئەوازەی خوێنێتەوەڵێ بەگە بترین خەرب کردووە ڕاستەکەی والله بەخوا بە قورعانەمانە تۆ پێ وانییە کە هەر شتێک خەڵک ڕاگەتن و دەنیان پێبەر نانە هەر جگەلەوەش هەر شتێک گەر خزمەت گوزاریە کە پارەی زیاتر بێتەوە بۆ لای حکوومەت یەکسەر دەستی بۆ دەبن و جێبەجێ دەکەن ئەمە نمونە لە کامێرەی چاودێریتی ژڕیدا قەت باوەڕ مەکە بە حرامزادە لە حەزی وەکی لێلادا زۆر ڕاستە زۆر سپاس بۆ کاک عومەر لە بەکرەجۆ پەیوەندی پێوەکردین بەڵازان و خۆشەویستان کۆمنتی بەشێک لەو ئێوەی ئازیز دەخوێنەوە کە بۆ ئەم بابەتەتان نووسیوە جەلال محەممەد نووسەتی ئەوەندە باجی لە سەرشانی خەڵک زیاد کردووە لەمە بەدووە نەک گەنجەکان پیرەکانیش وڵاتیان بۆ بەجێ دەهێڵن بەڵێ بەداخەوە لەم هەرێمەدا یەکێک لەو کێش و گرفتانی کە ڕوو لەم هەرێمە دەکات بۆی نەبوونی هەلی کارەوە بۆی نەبوونی دانەمەزراندن و دامەزرانی لە نێو کەرتی تایبەتیشدا بوونی نییە ئەمە وای کردو کە گەنجێکی زۆر ڕوو لە دەرەوەی وڵات بکات و ئەم وڵاتە بەجێ بهێڵێت کە گەورەترین دەستکەوت و دەزمایی ئەم نیشتیمانن گەنجەکان بەڵام بەداخەوە ساڵە دوای ساڵ گوزەرانی گەنجان و هاوڵاتیانی ئەم هەرێمە ڕوو لە خراببوون دەکات و ناچار دەبن کۆچکەن بۆ شوێنانی کە بتوان هەری کاری تێدا هەبێت وە بتوان بە ئارامی و بە خۆشگوزەرانیەوە ژیان بەڕێ بکەن هەروەها سیتا محەممەد نووسەتی چاکسازی بەڕێوەیە ئێمە پەلەمانە بژی کۆمپانیا ئەهلەکان حکوومەت لە بازرگانی ئاگای لە کەس نەماوە بەیان عوسمانی نووسەتی هەمووان بەشێک لەم گەندەڵیە نەبەس هەمین نووسەتی هیچ چاکسازیەک نەکراوە تەنها قسە دەکەن کە هیچی نەبووەتە کردار بەڵازان لە کابینەی نوێی حکوومەتەری کوردستاندا وەک پێشووتر ئاماژەم پێکرد چاکسازیەکان بە شێوازێکی ڕوون دیار نین ئەگەر ساڵانی ڕابردووتر پێشینەی هاوسەرگەری هەبوو بێت یاخود پێشینەی خانوبەرەبوونی هەبوو بێت ڕاستە ئەو کاتە بودجە و پارێکی زۆر لەم وڵاتەدا هەبوو بەڵام ئێستاش بە گوێرەی هەموو داتاکان بە گوێرەی هەموو ئەو پێوەرانەی کە چاودێران و پسپۆڕانی ئابووری باسی دەکەن پارێکی زۆر لای حکوومەتەوە توانێتی داهاتێکی زۆر کۆ بکاتەوە بەهۆی نرخی نەوتەوە وەروەها بەهۆی بوونی ئەو باج و ڕسوماتانەوە بەسەر هەوڵاتیاندا سەپاندوێتی لەلایەکی دیکەوە بوونی مەرزەکان کە ساڵانە و مانگانە داهاتێکی زۆر بۆ حکوومەت و دام و دەستگاکانی حکوومەت دەگەڕێتەوە کە بەشێک لە چاودێران پێیان وایە کە ئەم جۆرە داهاتانە لە نێوان حزبەکاندا دابش دەکرێت و هیچی ناچێتە خەزێنەی حکوومەتەوە ئەگەر ئەم داهاتانە بە تەواتی بۆ هاوڵاتیان بۆ خۆشگوزەرانی هاوڵاتیان سەر بکرێت
بێگومان بارگرانی دروست نابێت بۆ هاوڵاتیان و هاوڵاتیان دەتوانن بە خۆشگوزەرانی لەم نیشتیمانەدا ڕێ بکەن. ئازان و خۆشەویستان بە یارمەتی هاوکارانم بەرنامەی دوانگەی خەڵکم پێشکەشکردن تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەستپێرم خواتان لەگەڵ.